سڵاوتان لەبێ. سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشکرای کرد کشانەوەی پارتی دیموکراتی کوردستان لە لیستی کەرکووکی کوردستانی پێدەچێت پلانی پێشوەختەی پارتی بوو بێت بۆ قبوڵنەکردنی نەجمەدین کەریم. لە ئەوتارێکدا کە کۆپیەکی بۆ وێنارتی نردووە عادل مراد دەڵێت پارتی بانقەست پرسی قبوڵنەکردنی نەجمەدین کەریمی لە ڕاگەیاندنەکانەوە بڵاو کردوێتەوە تاوەکو یەکێتی حراج بکە و نەتوانێت چارەسەری کێشەکە بکات. تەبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕەتی دەکاتەوە پارتی وەکاری هەڵەشانەوەی لیستی کەرکووکی کوردستانی بوو بێت لە شاری کەرکووک و دەشڵێت یەکێتی نیشتیمانی هۆکاری هەڵەشانەوەی لیستی کوردی بووە. جعفەری منێکی بە ماڵپەڕی فەرمی حیزبەکەی ڕاگەاندووە. ئەو تۆمەتانەی دژی پارتی بڵاو دەکرێنەوە کاری نەشیاون و ئاماژ لیان شێواندنی ڕاستیەکانە، چونکە باوتەی ئەمریکی پارتی هەمیشە کوردایەتی ویستووە و خۆی لەو ململانی حیزبێ بە دوور گرتووە کە زیان بە کورد و پێگەی کورد دەگەیەنێت. هەوڵەکانی لێکنزیکردنەوەی لایەنە کوردەکانی خۆراوای کوردستان بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک و دەستپێکردنەوەی گفتوگۆکان بەردەوامە. بۆ مەبەستەش بڕیارە ئەمڕۆ مەسعود بارزانی لاوینەواری پیرمام لەگەڵ نوێنەری پارتی یەکێتی دیموکراتی پێدە و ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا کۆبێتەوە. دادگای ئاماد ڕەتی کردەوە پارلەمانتارانی بەدکراوی بەدەپە و ئەو کەسانەی لە سەر دۆزی کەچەکە گیراو نازاد کرێن. دوای ئازادکردنی پارلەمانتاری بەندکراوی جاپا مستەفا باڵبای پارێزەرانی پارلەمانتارانی بەندکراوی بەدەپە و دۆسەی کەچەکە بۆ ئازادیکردنیان داواکاریان پێشکەشی دادگای دیاربەکر کرد، بەڵام دادگا بەنەخێر ئەو داواکاری ڕەت کردەوە. کارەتۆ نوتیژەکان لە پایتەختی عێراقا بەردەوامن و ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆمڕەشکراو لە ناوچەی سەدر لە ناوەڕاستی شاری بەغداد تەقیە و بە هۆیە 24 قوربانی لێکەوتەوە. سەرچاوکە بە مەداپرێسی ڕاگەیان تەقینەوەکە زۆر بەهێز بوو، جگە لە کوژرانی 4 کەس و برینداربوونی 20 تر زیانی مادی زۆر بە شوێنی ڕووداوەکە کەوتووە. سەرچاوێک لە پۆلیسی پارێزگای سەلاحەدین ڕایگەیان بەرەبانی ئەم ڕۆژمارەیەک چەکداری نەناسرا و توانیان بنکەی پۆلیسی قەزای بێجی لە باکووری شاری تکریت کۆنتڕۆڵ بکەن. ئەوەش دوایەوەی لە شەڕ و پێکادانێکدا 3 پۆلیسی بنکەکەیان کوشت. سەرچاوکە بە سۆمەرە نیوزی ڕایگەیان کە چەکدارەکان لە سەرەتادا ئۆتۆمبیلێکی بۆمڕەشکراوە لە نزیک بنکەی پۆلیسی بێجی تەقاندە و دواتریش هێرشی چەکداریان کردە سەر بنکەکە و 3 پۆلیسیان کوشتووە کە یەکێکیان ئەفسەرە بە پلەی نەقیب. باپی ئامارێک کە دەستگای ناوەندی ئامارەکان ئامادەی کردووە ژماری دانیشتوانی عێراق بۆ ساڵی داهاتوو بە 36,4,552 کەس مەزەندەکراوە. وەزیری دەرەوەی ئێران تاکیدی کردەوە سەرباری ئەو پێشنیازە ناشایستەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خستوێتی ڕوو سەبارەت بەوەی ژمارەی کۆمپانیا و کەسایەتی ئێرانی بخرێنە ناو لیستی ڕەشەوە. وڵاتەکەی بەردەوام دەبێت بە شێوەیەکی جددی لە دانوستان ئاتۆمەکەی لەگەڵ جلێزە گیانەکاندا. دوای بڕیاری حکوومەتی کاتی میسر بە قەدەغەکردنی ئەنجامدانی خۆپشاندان لەسەر جەم شار و شارچکەکانی وڵاتە و هۆشداریەکانی وەزارەتی ناوخۆ لە شکاندنی یاساکان لە یانگرانی ئیخوان مسلمین خۆپشاندانێکیان دشت بە دەسەڵاتی سەربازی ئەنجامدا و پێکدانی توندی نێوان خۆپشاندەران و هێزەکانی پۆلیس و ئاسایشی لێکەوتەوە. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بێت.